سەرۆک بارزانی مشەرەفمانی کرد بە هاتنی ئەمەش وەکو بلێی تەوەقعمان دەکرد کە دیتمان ڕووی کردە لای باڵی تەفسیر چەند کتێبەکماندانە بە دیاری بیدەینێ ئەو کتێبە نوێیانەیەکەوە دەزانین ئەو مەثەلەن حەزی لە چییە ئەو شتانەی کە گرنگە مەثەلەن تقریبا 5-6 کتێبمان پێشکەش کرد. یەک لەو کتابانە کتێبەکەی مامۆستا عەبدولکەریم مودەریسی بوو، زۆر پێی خۆش بوو کە ناوی وەرزانەی مامۆستا عەبدولکەریم مودەریسیە 4 کتێبە شعریشە کتابێکی گرنگە دڵی زۆر پێی خۆش بوو بەو کتابەی پێشکەشمان کرد بەڵام ئەوەی سنجی ڕاکێشا زۆر ئەو کتابە عەرەبیە بوو تازە چاپمان کردیە ئەوە باسی سێ کەسایەتی دەکا. یەک لەو کەسایەتیانە عەبدولسەلامی بارزانیە کە باپیرەیەتی عەبدولسەلام بارزانی کاتی خۆی بەناحەق ئیعدامیان کرد لە مووسڵ ئەوە دەوڵەتی عوسمانی زۆر قەدر و ڕێزی لێ دەگرت بەڵام لەو کاتەیدا ئیتحادی تەرەقی هەبوو. کتێبێکی تریشماندایە کورد لەسەر دەمی پێغەمبەردا سەڵڵەڵڵاهو عەلەیهی وسەلەم چونکە هەموو گەنجێکی کوردەوی بزانیتن دەوری کورد چ بووە لە ئیسلام ڕاگەیاندن یا ناسینی ئیسلام.